جامی جیهانی دەستی پێکرد بەڵام بۆ یاری ئەلکترۆنیەکان لە پایتەختی سعودیە ریاض ئایا چەند ملیۆن دۆلار خەڵاتدانراوە چەند تیم بەشداری دەکات لەگەڵ چەند هەزار پلەیەر خەیاڵیە. کەی بە فەرمی یاری FC 25 یان ناوکۆنەکەی فیفا 25 بڵاو دەکرێتەوانی و ئایا ڤار لە ناو فیفایە ئەبینی؟ هەواڵ بڵاو بۆتەوانی ڕۆکستار ئێستا کار لە یاریەکی تر دەکات بازی سەدەی ڕابردوو ئەکات لە لۆس ئانجلۆس. ئەم هەواڵانەمان چۆن پێگەیشت؟ یاری تۆپی پێ و باسکە و گۆڕینی جەستا قەڵەوبوون و زەعیفبوون ئەبینین لە GTA 6 ئایا تا چەند ئەم هەواڵە ڕاستە؟ بەشێکی نوێ یاری کرێزی تەکسی بڵاو دەکرێتەوانێ بەڵام جیهانی یاریەکە کراوەیە و زەبەلاح. بۆ زانینی هەموومان و زیاتر بینەرمان بن. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنە هەوڕێیان من میر عومەرم. ئەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سپەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت بەڵام پێشووی دەست پێ بکەین لە یاد نەکەن لایکیان بەرگێ بکەن لە هاوڕێکانتان شێری کەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتا بنووسن. ئێستاش دەست پێ دەکەین. بەفەرمی گەورەترین جام بۆ یاری ئەلکترۆنیەکان لە پایتەختی سعودیە ریاض کراوانێ بە ناوی جامی جیهانی یاری ئەلکترۆنیەکان کە زیاتر لە 1500 پلێری پڕۆ واتە لێهاتوو بە ئەزمون بەشداری دەکات لە 22 پاڵەوانێتی و یاری جیاواز دیاردرینیان کۆڵ ئۆف دیوتیە، پابجیە، لیگ ئۆف لەجندە، فیفایە و چەندەها یاری تر و کۆی گشتی خەڵاتەکان 60 ملیۆن دۆلارە کە ئەمەش بۆ یەکەم جارە پاڵەوانێتی بکرێتەوانێ خەڵاتەکەی ئەوەنە گەورە و زەبەلاح بێت. تەبعاً لە ئێستادا سعودیە هەوڵێکی زۆر ئەدات کە کەسانێکی زۆر لە سەرتاسەری جیهان لە وڵاتەکەی و بەتایبەتیش پایتەخت ریاض کۆ بکاتەوانێ و ئەم پاڵەوانێتیە گەورەیەشی دامەزراندووە کە هەموو تیمە گەورە جیهانیەکان تیایدا بەشدارن. ئەمەشێکێکە لە بینایەکەیان بۆ پلانی سعودیەی 2030 و لە ڕووی ئابووری شەوانەی قازانجێکی زۆر بە وڵاتەکە ئەگەیەنێت و ئەمەش بەردەوام دەبێت و ئەمەش یەکەم نوسخەیەتی. طبعاً ئەوەی جێی باسە یەکێک لە تیمە هەرە دیارەکان کە بەشدارە فالکۆنی سعودیە کە توانی یەکەم پاڵەوانێتی بەرێتەوانێ ئەویش وارزۆن بوو توانیان 1 ملیۆن دۆلار بەرنەوانێ. ئەمەش بەڕاستی ژمارەیەکی زۆر زۆر گەورەیە. لە هەمان کاتیشدا ئەم پاڵەوانێتیە بەردەوامە تاکو 8 هەفتە و لە ئێستادا لە سەرتاسەری جیهانەوە کەسانێکی زۆر سەردانی ئەم پاڵەوانێتیە ئەکان بۆ ئەوەی پلێر و گەیمەرە پڕۆکانی کە زۆر یاریکردنیان بەدڵەیان تیمەکان بیان بینن لە نزیکەوانێ قسەیان لەگەڵا بکەن و پاڵەوانێتیەکەش ببینن. لە هەمان کاتێکە لە خەڵە هەرە دیارەکان کە ستریمەر و یوتیوبەرەکانیش بەتایبەتی ڕیاکشن و کاردانەوەیان بۆ گر ئەویش ئەوەیە هەر تیمێک کە بەشداری پاڵەوانێتیەکەکە کلیلێکی سێگۆشەیی شێوە ئاڵتوونی ئەیەنێ. ئەو تیمەی کە دەوێتە براوەی یان با بڵێن پاڵەوانی هەر پاڵەوانێتیەک یان هەر یاریەک ئەو کلیلە با پێکاتووە لە دوو کلیل لە ناویەکە دوو سێگۆشە بۆردێکی زەبەلاح و گەورە دانراوە ناوی ئەو تیمە ئەنەخشێنن لە پاڵ ئەو یاریەیان ئەو پاڵوانتی کە بردویانەتەوانێ و کلیلەکە سێگۆشەکە دەخەنە ناوی و هەر کەسێک با بڵێن سەردانی ئەو ناوچەیە بکات دەزانێت کە فڵان تیم فلان ساڵ بۆ بە پاڵەوانی و لە هەمان کاتە ئەو تیمانی کە براوەش نەبوون سێگۆشەکانیان ئەچەمێننەوانێ یان بە بەشێوی بڵێن ئەیشکێنن و لە خوارەوانێ دای ئەنێن بۆی بڵێن ئەم تیمانەش هەوڵیان ناوە بەڵام نەیانتوانیوە سەرکەوتوو بن. بەڕاستی ئەمەش بیرۆگەی زۆر زۆر جوانە کە بزانی کێ پاڵەوان بووە ئەو کلیلی کە بەدەستی ئێرن ئایا ئەنەخشێنرێت ئایا ناویان دائەنرێت و ئەوانەی کە سەرکەوتوش نەبوون کلیلەکانیان بەشکاوی لە خوارەوە دائەنرێت وەکو بڵێ هەوڵێکیان ناوە بەڵام سەرکەوتوو نەبوون بەڵام بۆ ساڵانی داهاتوو دووبارە ئەیانوێ هەوڵ بنوانێ. بەڕاستیش ئەمە با بڵێن لە ڕووی بازرگانیەوانێ و لە ڕووی میدیاییەوانێ ناوبانێکی زۆر بۆ پایتەختی سعودیە بەدەست ئێنێت و بە مەلایین دۆلاریش تەرخان کراوە کە سعودیە ئەوێ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست پێش ئیمارات و بەتایبەتیش دووبەی باتەوانێت لە هەموو بارە جیاوازەکان و تیشکی زۆر گەورەشیان خستۆتە سەر ڤیدیۆگەیم یاری ئەلکترۆنیەکان ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە ئایەکەی بە فەرمی یاری FC 25 یان ناوکۆنەکەی فیفا 25 بڵاو دەکرێتەوانێ لە دوو سەرچاوەی جیاوازەوانێ هەواڵمان پێگەیشتووە واتە جارێک فەرمین ئەوانیش بە ناوی بیل کێن لەگەڵ دێدڵاب مەگەزین کاڵێن 27 نوێی 2024
ئەم ساڵ بڵاو دەکرێتەوانێ و لە هەمان کاتیشدا لە چاوپێکەوتنێکدا بۆ 3D جویگۆس لاتام سامیۆل ڕێڤێرا کە مونتیجی یاری FC24 یان FC25 داهاتووە پرسیاری ئەوەی لێکرا ئایا ڤار ئەبینین لە یاریەکانی فیفا یان ئFCیا لە داهاتوودا دەڵێت لە ئێستادا خۆمان دەزانین لە یاری تۆپی پێ ڤار بەشێکی گرنگە با بڵێن تەکنۆلۆژیای کامێرا کە دووبارە ئەگەر هەڵەیە کرا ئەگەر گۆڵێک دڵنیا نەبوون لێی دەگەڕێنەوانێ بۆ ڤار بۆ کامێرا بۆی ناوبژیوان بزانێ ئایا گۆڵ بووە یان هەڵە بووە بۆ ئەوەی ڕاستی و دروستی بڕیارەکانی وا لە یاریەکە نەکات کە با بڵێن سیستەم لە یانێکیان هەڵبژاردیە بکرێت دەڵێ ئێمە بەڵێ لە داهاتوودا چاومان لەوەیە کە ڤار دابنین بەڵام لە FC25 بەردەست نابێت و ئەگە بیریشی لە بکەیتوانە دەڵێت زۆر پێویست نییە لە یاریەکانی فیفا یان ئFCیا ڤاری تێدا بێت بەڵام لەوانەیە گونجاوتر بێت بۆ بەشی کاریەرمۆد کە ڕاستەقینەی زیاتر پێوە دیار بێت بەشی ڤار دابنیت و ناوبژیوان لە کات یاریەکەیە بگەڕێتەوانێ بۆ سیستمی تەکنۆلۆژی کامێرا تا بزانێ بڕیارێ ڕاست بۆ یا ڕاست نەبوو ئەگەر نابوو ئەڵتیمەیت تیم و بەشی ئۆنلاین پلێر ئێوێ بە شوێکی خێراتر یاریکە وەستانی تیانە بێت ڤار گرنگ نابێت هەرچەنە ڤار بە شوێی گشتی تەنها بۆ ئەوەیە زیاد ئەکرێت کە یاریەکە لە ڕاستی زیاتر بچێ و سەی کامێراکە بکە ئەگەرنا خۆی یاریەکە کەمترین هەڵەی تێدایە لە کاتی یاریکردنەوە و پێویستی بە ڤار نیە ڕای تۆ دەربارەی هەواڵە چێ و ئایا بۆ پلەیستەیشن 4 و ئێکسبۆکسی وەنواتەنەوەی ڕابردوو یاریەکە دێت ئاماژەیان بۆ داد سۆنی کە نیوەی گەیمەرانی پلەیستەیشن یان سۆنی جارێ نەچوونەتە سەر پلەیستەیشن پێنج و گەیمەرانێکی زۆر زەبەلاح لەسەر پلەیستەیشن 4 و ئێکسبۆکس وان ماو نەتوانێت هەر بۆیە FC25 کام ساڵ بڵاو کردوانێ بە ئەگەری زۆروانەیان بەڵێ بە فەرمی بۆ پلەیستەیشن 4 و ئێکسبۆکسیۆنیش بڵاو دەکرێتوانێ ڕای تۆ دەربارەی هەواڵە چی هەواڵ بڵاو بوانێ کە ئێستا حالیان ڕۆکستار کار لە یاریەکی نوێ دەکات نە GTA نە ڕێد دێدا نەبووڵیە و نە یاریەکانی تریشە ئەم هەواڵەشمان لەلایەن ئاوازدانەرێکی ئۆسترالی ئافرەتێک بەدەست گەیشت بە ناوی فریە گار بێت کاڵێ من دڵخۆشم ئێستا ئاواز و مۆسیقا دا ئەنێم بۆ یەکێک لە نوێترین یاریەکانی ڕۆکستار یاریەکە بە ناوی سۆودن هاوسە یاریەکی با بڵێن هەست بزدوێنەری دەرونیە کاڵێ ئەو کۆمپانیاییان ئەوانەی کە ئەم یاریە دروستەکەن پێشتر یاری LA نۆیەریان دروست کردووە کە ئەویش یاریەکی ڕۆکستارە بەڵام دوای ئەوە راپۆرتێک لەلایەن VGC لە ماڵپەڕ بڵاو کراوانێ دەڵێت نەخێر ئەم ئافرەتە کە ئاوازدانەرە تەنها کاری لە دێمۆیەکی تەکنۆلۆژیا کردووە واتە پرۆژەیەکی بچووک بووە دێمۆ بووە هەر سەر بە LA نۆیەر بووە تەمان ئەم هەواڵانەی ئەم ئاوازدانەرە لە ئینستاگرام بڵاو کردو بەڵام دوایەوە دیلیتی کرد ئەگەرنا لە ئێستادا کۆمپانیای ڕۆکستار ئەن ئەو کۆمپانیای کە بەرپرس بۆ لە دروستکردنی LA نوێر یاری تر دروست ناکە و لەوانەش نییە ئەسڵەن ئەو یاریە با بڵێن ڕۆژی ڕووناک ببینێت و بڵاو بکرێتەوانێ و ئەم هەواڵە با بڵێن بەو شێوازە نییە و لەوانەیەم ئاوازدانەرە بە هەڵەت تێگەیشت بێت و بگرێ ئەوان ویستویانە پشتگیری کەسێکی ناوخۆیی ئوستورالی بکەن و هاندانێک بێ بۆی بەڵام ئەو پرۆژێکی گەورە و یاری نییە لە هەمان کاتە دوای بڵاوبوونێم هەواڵانە هەواڵی تر بڵاو بوانێ و گەیمەران پێیان وایە نەخێر لە ئێستادا ڕۆکستار کار لە یاریەک دەکات ئەویش GTA سان ئاندرێسە بەڵام بە VR واتە لە ڕێگەی چاوێلکەی VR ڕەوانەی یاری سان ئاندرێس بڵاوە کرێتوانێت کە خۆ بچیتە ناو لۆ سانتۆس بۆ ساڵی 1990ەکان چونکە ساڵی 2021 لە پەڕەی فەرمی ئەو کۆمپانیایی کە یاریەکە دروست دەکات بە ناوی ڤیدیۆ گیم دیلۆکس دەڵێ حالیان کار لە یاریەک کە دەکەین کە هەوادارێکی زۆر هەیە و گەیمەرانێکی زۆر بەدڵیانە و زۆر خۆشەویستە طبعاً ئەم هەواڵە چۆن بڵاو بووانێت دوای ئەوەی کە کۆمپانیای فەیسبوک ئێستا ناوەکەی مێتایە باسی ئەوەیان کرد کە ئێمە ئێستا حالیان پشتگیری VR ئەکەین و جیانێکی VR دروست دەکەین و ئەم پرۆژەی سان ئاندرێس VRش ئەوان سەپۆرتیەکەن و ئەوان سەرمایی بۆ دابین دەکەن تاکو ئەم کۆمپانیایە دروستی بکات هەر بۆیە ڕای تۆ دەربارەی هەواڵەت چییە ئایا لە ئێستادا کۆمپانیای ڕۆکستار کار لە یاریەکی نوێ دەکات یاخود کار لە GTA سان ئاندرێس دەکات بەڵام بە VR بە چاوێلکەی VR بچینە ناو جیهانی سان ئاندرێسەوانێ ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە ئایا لە یاری GTA 6 هاوشێوەی GTA سان ئاندرێس کارەکتەرەکەمان بە پێی خواردنی زۆر و وەرزشکردن
جەستەی ئەگۆڕێت و ئایا فێری هوەری ڕوبەڕووبوونەوە بێت وەکو لە GTA San Andreas بینیمان و چەند وەرزشی جیاوازی تریشی تێدایە بۆ ئەوانەی نازانن لە یاری GTA San Andreas بۆکسینی تیا بوو کۆنفۆی تیا بوو کاتێک ئەچویت ڕاهێنانت دەکرد لە ناو جیمەکان لە ناو یانەکانە ئەوە با بڵێن جوڵەی تازە فێرە بوویت و لە ڕووی ڕوبەڕووبوونەوە بەهێزترە بوو یاخود چەندێک وەرزش بکردایە لە جیمەکان و چەند زیاتر نانە بخواردایە قەڵەو بووی وەرزش بکردایە با بڵێن جەستە و جوانترە بوو ماسوولکەت پێیا دەکرد واتە ئەم سیستمەی تیادا بوو بەڕاستی کەسانێکی زۆریش کاتێکی زۆریان بەسەر دەبرد کە شوێنە جیاوازەکانی وەرزش و جم و هوەری ڕوبەڕووبوونەوە بگەڕن تاکو ڕوبەڕووبوونەوەیان باشتر بێت بەڵام لە GTA 5دا ئەمەمان نەبینی و کارکتەرەکان با بڵێن ڕاستە هەنێ وەرزشی تیا بوو بەڵام گۆڕانکاری بەسەر لاشەیە نەهات و فێری جوڵەی تازەش نەبوون دەڵێن GTA 6 دووبارە ئەمە ئەگەڕێتەوانێ کە تۆ فێری جوڵەی تازە بیت کارکتەرەکە و بە پێی وەرزشکردن یان وەرزش نەکردن یان زۆر ناخواردن قەڵەو بێت زەعیف بێت یان ئاسایی بێت یان ماسوولکە بەدەست بێت لە هەمان کاتیشدا دەڵێن دوو وەرزشی نوێشی تێدایە ئەویش تۆپی پێیە ئیتر لەوانەیە تۆپی پێکە لەگەڵ هاوڕێکان تابیکەی بە ئۆنلاین و لە هەمان کاتیشدا باسکات چکە لە کاتێکا ئێمە لە GTA San Andreas باسکەمان بینی ڕای تۆ دەربارەی هەواڵەت چییە ئەگەر بەم شێوازە بێت بەڕاستی دڵخۆشکەرە و کار و چالاکی زیاتری تیادا دەبێت و کاتە تەنها گرنگی بە سەر و قژ و ڕیش و جلوبەری کارکتەرەکەت نای گرنگی بە ڕوبەڕووبوونەوە و شێوازی جوڵەی و جەستە و لاش و لاریشی ئەدەیت یاری کریزی تاکسی یەکێک لە یاریەکانی جیلی ئاڵتوونی لە ئێستادا کۆمپانیای ساپۆرۆ کە سەر بە سێگایە کاری لەسەر دەکات و ڤیدیۆیەکیان بڵاو کردوانە کە ئەڵێن ئەم جارە یاریەکەمان زۆر تایبەتە بێت و یاریەکە جیهانی کراوە دەبێت و لە هەمان کاتیشە مۆڵتیپلێری تایواتە تۆ و کەسانێکی تر ئەچنە ناو یاریەکەوانێ و ئەم جارە نەقشەی یاریەکە کراوەیە ئۆپن وۆڵدە و لە هەمان کاتیشە زۆر گەورە و بەرفراوان و زەبەلاحە و چەندیمەنێکیان نیشانە لەوەی کە ئۆتۆمبیلەکان کە تۆ کاری تەکسی پێ دەکەیت جیاواز نەتوانی کەستمی بکەی واتە دەستکاری بکەی لە هەمان کاتە شێوازی دروستکردنی باڵەخانە و با بڵێن شەقامەکان و متەنەزەه و پارک و باخەکانیشان نیشاننا لە هەمان کاتا دەڵێ دواکەوتنی پۆلیسی تیاواتە پۆلیسیش بەدوا دەکەوێت و مۆڵتیپلێرەکەش ئەوەیە خۆت لەگەڵ کەسانێکی ترا چاڵنجەکەن بۆی با بڵێن کەسێک کاتێکی کەمترا زووتر بگەن و پارە بەدەست بێن و لە هەمان کاتا بینیمان لە شوێنەکە با بڵێن کارکتەرێک دروست دەکەن کە ئەو کارکتەرەیە کە تۆ سایقیت دیارە لە یاریەکەیە ئەتوانی کارکتەرەکەی کە با بڵێن ئەو ڕۆڵی کە تۆ ئەیبینی جلوبەری کارکتەرێک بۆ ڕێقژی و ڕیشی لە هەمان کاتە لەوانەیە لە سیارەکەشدا ببەزێ بتوانێت بە پێ ئاساییەک و کارکتەرێک با بڵێن بجوڵێ لە ناو شارەکەیە و بتوانێت سوار ئۆتۆمبیلێکی تەکسی تریش بێت ئەمە تا ئێستا هەواڵانمان پێگەیشتووە ئایا تووشی لە گەیمەرانی پێشتر کریزی تەکسی بەدڵێ بووە و ئایا گەر بگەڕێتەوانێ و لە هەمان کاتە خەڵکی تریش بیرمان نەچێ ئەوی شەوەیە لە ڕووی واقعیەوانێ واقعیترە واتە نزیکیان کردوێتەوە لە ڕاستی تەنها با بڵێن یاریەکی شێوە کارتونی با بڵێن ئەنیمەیشنی نابێت ڕای تۆ دەربارەی هەواڵە چییە و پێش یاری کریزی تەکسی کردووە یاخود و ترێلەرێکی ترمان بینی دەربارەی یاری ئەکوایەت پلیس ڕۆ دەهێت کە لە فیلمی زۆر بەناوبانگی ترسناک وەرگیراوە ئەکوایەت پلیس ئەم جارە زانیاری ترمان زانی و بەشێک لە گەیم پلیش ئەویشەوەیە ئەو کارکتەری کە تو یاری پێ دەکەی کچێکە بە ناوی ئەلێکس نەخۆشی ڕەبووی هەیە باسی سەرەتاکانەکە کە ئەو دڕندانە یەنە سەر زەوی و یاریەکە ئەبێ بە شێوازی ستێڵف خۆشاردنەوە دەنگ دروست نەکەی بەهێمنی بڕۆی تاکو ئەو دڕندانە پێ نەزانن چونکە یەک دەنگ دروست بکەیت ئەوە نابینان بەڵام دەنگە دروستکەی ڕێکیان بۆ و شوێنە و لە ناوت ئەبەن لە هەمان کاتە ئەمەلێکسە هاوڕێیەکی تری هەیە بە ناوی مارتن هەوڵەیەن یارمەتی یەکتری بن و بتوانن دەربازیان بێت و ڕزگاریان بێت لەو جیهانە کە بە تەواوەتی دەنگ تایە نەماوە دەنگ دروستکەی مردویت و بەڕاستیش گرافیک یاریەکە خراپ نەبوو و گەیم پلەیەکە کە زیاتر من بەدڵم بوو سەرنجڕاکێش بوو دایمەن دەست لەسەر دڵە بێت دەنگ دروست نەکەم بچمە ژوورەوانێ بمێنمەوانێ و شوێنی خۆم پارێزراوە بکەم و ڕندەکان دوام نەکەون ڕای تۆ دەربارەی ئەم ترێلەرە نوێ چییە و ئایشێ کەسانی کە چاوەڕوانی ئەم یاری یاخود نە ولێرەدا هاتینا کۆتایی سپەی گەیمینیم هەفتەیە بە هوای بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێ بینی بێت لە یاد نەکەن لایکیان بەرگێ بکەن و لە هاوڕێکانتان شێریکەن و سەبسکرایبی کەناڵیش کەن ئەگەر لە یوتیوب بۆوانێ بینەرمانی ئەگەر لە پلاتفۆرمەکانی ترەوە لایک و فۆلۆی هەژمار من میر عومەرم لە سپەی گەیمینەوانێ سەلام عەلەیکوم چەند دەقە